سێ مانگ جارێک پێشەنگایەکی کاری دەستی و لەگەڵ درومانە بۆ بەشداربوانەکەینەوە. ئەمڕۆ دوای سێ مانگ کە تەواوبوونی خولەکە ئێمە هەر سێ مانگ و جارێک خولی تازەکەینەوە ئەوە پێدانی شەهادە بە بەشداربووان و دواتریش پێشەنگایەکان بۆ ئەکەینەوە. هەدەفمان لە پێشەنگاکەوەی ئەمانوێ ئەم خانمانە ببنە خاوەن ئابوورێکی سەر بە خۆی خۆیان. من لە خولی درومانە بەشداریم کردووە، خولێکی زۆر باشە. من خۆم مەکتەبم تەواو کردووە، بەڵام خۆشحاڵ بووم لە خولەکانە بەشداری بکەم. ئەمەش سوودێکی زۆر باشی هەیە بۆ ئێمە. خۆشبەختانە من یەکێک بووم لەو کەسانی کە بەشداری چالاکیەکە بوون. بە 20 تابلۆ لە چالاکیەکەدا من ئەمەش پێنجەمین پێشەنگای تایبەتی منە و لە هەمان کاتژایەکە من پێشەنگای مۆلتێڤمە. خۆشبەختانە توانیمانە ئەو ئازارانەی کە پێش ڕاپەڕین لە تابلۆکانمدا دەری ببڕم و دوا ڕاپەڕینیش لە هەمان کاتا ئەو تابلۆیانم نمایش کردووە. دیارە ئەم پێشەنگای ئێمە 76 شەهیدی دەڤەرەکەمان لە خۆ دەگرێت. بۆیە ئەو مەسیجە بۆ هەردوو لایە یەک گەنجانمان بزانن کە بەرهەم و ئازادی ئەمڕۆ دەستکەوتەکان بەرهەمی خوێنی ئەم شەهیدانەی ئێستایە کە وێنەکانمان نمایش کردووە. هەم بۆ حکوومەتیش بەڕاستی کە چەند ئەوە تا ئێستا نەیتوانی وەکو پێویست ئاور لە دەڤەرەکەمان بداتەوە. Die Stadtgarde mit 3 Madonna Düsseldorf. Und ich komme eigentlich aus Schacksmühle, also Lüdenscheid in der Nähe. Aber Karneval kenne ich als Kind, ich bin 60 Jahre und war schon als Kind auf der Schulter von meinem Papa obendrauf. Ja, Rosenmontag gehört dazu und ist eine Tradition und gehört zu Deutschland dazu. Die Kostüme sind natürlich sehr ausgefallen hier und das ist ja Tradition, dass hier der Umzug läuft und jetzt wollen wir einfach viel Spaß haben und viele bunte Kleidungen sehen. Ich bin zum Rosenmontagszug hier, um einfach nur Spaß zu haben und einfach nur Jack zu sein. Ja, das war mal originell, hat man gesagt, gehen wir mal als Papst, ne? Und habe meine Schwester dabei und haben wir gesagt, gehen wir mal los.